یەکەم جارە باسی بکەم کەوە دەتوانین بڵین قەزیەشی زۆر گەورەتر بوو لە مەسەلەی موچە و دارایی و پارە و معاشی ماگانە. قەزیەک بوو کەوە دەتوانین بڵین ئەمە وەک خۆم وەختی دەستمان پێکرد مەبەستمان زیاتر ئەوە بوو کەوە ئازادکردنی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بوو لە دەست حزب و ئێستاش ئەو قەزیە دەسەڵات بەخۆی زۆر باشتر دەزانی لە ئێمە کەوا ئەوە تەنها موچە وەرگرتن و پارە وەرگرتن نییە لە عێراق، بەڵکو ئازادکردنی کۆی گشتی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە بە هەموو سلکەکانی مەدەنی و سەربازی و ئەمنیەوەش. یعنی ئەوە تەنها ئەوە نیە بڵێ مامۆستایەکی لە قوتابخانەیەک موچەکەی وەردەگری و تەواو، بەڵکو ئێستا ئەندامانی هەروەها کارمەندانی ئاسایشیش موچەکەیان دەچێتە بەغدا، هەروەها پێشمەرگە و زێرەفانیش دەچێتە بەغدا، وەزارەتی ناخۆش دەچێتە بەغدا. بۆیە بەڕاستی ئێستا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان شەڕی مان و نەمان دەکەن لەسەر ئەو بابەتەی کەوا دەیانەوێت هەتا ئاخر لەحزە، هەتا ئاخر فیشەک مقاومە بکەن و بەرگری بکەن نێڵن ئەو موچەیە تەوتین بکرێت. و ئێمە کاتێک بۆ یەکەم جار مستەڵەحی تەوتینمان بەکارهێنێ لە ناو دادگای فیدرالی و خۆشبەختانەکەوە سەرۆژی دادگای فیدرالیش ئەو مستەڵەحەی تەسبیتی کرد و تەنانەت بووە بڕیارێک لە بڕیارەکانی دادگای فیدرالی بۆ یەکەم بڕیارکەوە 5 بڕیاریاندا. بەڕاستی مەسەلەی تەوتینکردن ئەوەیەکەوە ڕاستەوخۆ موچەی فەرمانبەران لە عێراقەوە بێت و ئەو ڕاستەوخۆیە یەک لە خاڵە هەرە گرنگەکان ئەوەیەکەوە جنابتان لەوانەیە شارەزای کارجێری و داراییشتان هەبی، هەندێکتان خانەنشینش بن دەزانن، خۆتان دەزانن ئەوەی خانەنشین بی ئەو موچە نییە، ئەوە پارەی خۆیتی دەدرێتەوە و لە هەرێمی کوردستان لە پاش 90ەکەوە 1 دیناری موچە خۆر کاتێک پاشەکەوت کرایە لێی، یعنی ئەو پارەی لێی بڕایە لە خانەنشینی هیچی نەچێتە سندوقی خانەنشینی و هەتا ئێستا هەرێمی کوردستان سندوقی خانەنشینی نییە، کەواتە بەڕاستی یعنی دەستکەوتێکی زۆر گەورە بوو بە تایبەتی لە بواری خانەنشینانی سەربازی و مەدەنی، لەوەی کەوا حکوومەتی هەرێم 1 دیناری خانەنشینی نەداوەتە عێراق و 1 دیناریشی نییە سندوقی خانەنشینیشی نییە. حکوومەتی عێراقی دێ لە جیاتی ئەو 30 ساڵێکەوە فەرمانبەر لە سلکی سەربازی ئەمنی مەدەنی ئیش خزمەتی کردیە، دێ موچەکەی دەدات لە جیرفانی خۆی، کەواتە ئەو یەک لە دەستکەوتە هەر گەورەکانێکەوە ینی لەو بڕیارە سودمەند بووە خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی خانەنشینان، چونکە بەخۆیان باش دەزانن ئەو پارەیە لێبڕینی خانەنشینی دەی بدرێتە سندوقی خانەنشینی و لە هەرێمی کوردستان سندوق خانەنشینی تا ئێستا پارەکەی دیار نییە، تەنانەت لە عێراق پارەی سندوقی خانەنشینی ئیشی پێ دەکرێت و کەسابەتیشی پێ دەکرێت و تیجارەتیشی پێ دەکرێت، پارەکەی ئەوەندە زۆرە لە عێراق، بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان دیار نییە. ئەوە خاڵێکی گرنگ بوو. ئێمە لە یەک لە خاڵەکانی تریش ئەوە بکەوە لە 4 یەکشەمەی ڕابردوو وەکو تیمی سکاڵەکارانی ستاندەر من و مامۆستا شێخاکۆ و مامۆستا عەلی بابان سەردانی بەڕێز سەرۆژی دادگای فیدرالیمان کرد، تەنها لە بۆ ئەوەیەکەوە سوپاسی بکەین کەەوە بەڕاستی ڕۆڵەشی گرنگیان هەبوو لە گەڕانەوەی مافی زەوتکراوی خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی موچەخۆران و ئەویش بەڕاستی زۆر خۆشحاڵی خۆی دەربڕیکەوە بەو سوپاسی و پێشمان گوتکەوە هەموو خەڵکی هەرێمی کوردستان خۆشحاڵە و بەڕاستی بە فریادڕەسی موچەخۆرانی هەرێمی کوردستانی دەزانن و پێمان وا بووکەوە ئەو دادگایە دەتوانین بڵێن تاکە پەناگەیەکمان بووکەوە ڕوومان تێکردلەوەی بتوانین مافی موچەخۆرانی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان بەدەست بین و ئەویش زۆر پێی خۆشحاڵ بوو، تەنانەت گوتی سەڵاوی ئەمە بە خەڵکی هەرێمی کوردستان بگەینن و پێشمان خۆشەکەوە 2 موچەتان لەسەر یەک وەرگرت، ئەوە زیاتر دڵخۆشی کردین و ئینشاڵڵا پرۆسەی تەوتینەکەش سەبر بەردەوام دەبێت. ئەوەی کەوە ئێستا خاڵێکی گرنگە لەوانەیە زۆر جاران پرسیار بکرێت پرۆسەی تەوتین بە چەند دەرگەیشت. بەڕاستیار وەکو باسمان کرد ئێستا دەسەڵاتدارانی هەرێم شەڕی مان و نەمان دەکەن و هەتا ئاخری فیشەک هەوڵ دەدەنکەوە پرۆسەی تەوتین نەگاتە جێ و ئەو بڕیارە جێبەجێ نەکرێت. یەکەم جار بۆی کەوە هیچ زانیاریەک پێشتر نابوو زانیاری نەدەن و لیستی موچەی نەدەن، بیانەوە دیسان وەکو جاران تەنها بڕەپارەیەکی دیاری کراوە بودجە لە عێراق وەرگرن و ئەوان بەخۆیان بێن موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدەن، وەکو خۆتان دەزانن چۆن تەوزەی دەکەن. دواتر ئەوە سەری نەگرت مەجبور بوون کەوە لیستی موچەخۆران بنێرن.
ئێستا دەیانەوێت لە ڕێگەشکە بسوڕێنەوە کەەوە بانقەکانی ڕافیدەین و ڕەشید و بانقە حکومیەکان نەبی لە ڕێ هەژماری من بی دەیانەوێت بەڵکو ئەگەر تازە ئەوە هەر ڕۆژ تەوتینەکە بکرێ و نەیانتانی ڕێگەری لە تەوتین بکەن بیانەوێت لە ڕێگەشە بسوڕێنەوە ئەو جارە پارەکە بە شێوازشتر بێتەوە ناو بانقە حسابەکانی خۆیان و لە ڕێ هەژماری من بتوان ئەوان بیدەنە موچەخۆران ئێستا تا ڕادەیەک ئەویش سەرکەوتو نەبووە یەک ڕێگەیان لە پێشمایەکەوە بیانەوێ ئەوەش تا ڕادەیەک ینی کێشەیەکی وان نیە لە عێراقیش هەیە موچەخۆرانی هەرێمی کوردستان تەوتینەکە لە ڕێی بانقە حکومیەکان دەکرێت بەڵام وەکو مقاولاتی سانەوی هەیە دەستی دوو هەیە و هەندێک بانقی ئەهلی دەکرێت هەندێک لە ڕێ هەندێک بانقی ئەهلی دەکرێت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە بانقە حکومیەکان ڕاستەوخۆ بدرێتە فەرمانبەران چی بە ITMB چێ لە ڕێی مەنافیز و ئەو نووسنگانێکەوە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانکەوە ڕاستەوخۆی موچەخۆری عێراقی وەری دەگرن چی عەرەبەکانیان ئەو فەرمانبەر و پلە سەربازیانێکەوە هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ بە عێراق ئێستا ئەوان لە مەنافیزەکان وەری دەگرن لە پەنجەرەکان یان ئەوەیەکەوە لە ڕێی بانقە ئەهلیەکان بی کەواتە ئەو سێ ڕێگەیە لە پێشە بەڵام هەمووشی دەگەڕێتەوە سەر بانقە حکومیەکانی عێراقی کەواتە ناکرێت تەجاوزی بانقە حکومیەکانی عێراقی بکرێت ئەگەر بە ITMB چ بە پەنجەرەکانی وەرگرتنی مەعاش بی چێ لە ڕێی دەستی دووی بانقە ئەهلیەکان بی هەمووی دەبی سەرچاوەکەی بگرێتەوە بانقە حکومیەکان بۆیە ئێستا هەرێمی کوردستان وم پێش تقریبا 10 ڕۆژ باسم کرد و حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ دەدا هەتا پێی دەکرێت ئەو پرۆسەیە پەک بخە ئەگەر هەر پێی نەکرا پەچی بخە هەوڵ دەدەکەوە دوای بخات لێ ئێستا تقریبا هاتە سەرڕێک ئێستا نەپەکەوتنەکەی پێ دەکرێت نە دواخستنەکەی پێ دەکرێت هیچ ڕێگەیەکی لە پێش نەمای بەتایبەتی ئەمە هەندێک ئیجراعاتمان کردیە بەڵام جارێ ئاشکرای ناکەین دەتوانین بڵێن قۆناغی باشی بڕیە و لەو قۆناغانە ئینشاڵڵا دەتوانین بڵین قۆناغی دووەممان بڕیە لەوانێت 4 قۆناغ بیشەکە ئەوە زیاتر حکوومەتی هەرێم و تەنانەت عێراقیش ناچار دەکەکەوە زوو پرۆسەی تەوتینەکەی جێبەجێ بکەن چکە بەڕاستی پێچەوانەی ئەوانی کەوا دەگوترا عێراق یان سوودانی یان حکوومەتی عێراقی دەوێ ڕاستەوخۆ موچەی فەرمانبەران بدا هەندێک ئەندام پەرلەمان و هەندێک کەسایەتی و هەندێک ڕۆژناون و زۆر تەرکیزیان سەرەوەتەکەەوە عێراق دەیەوێ موچەی فەرمانبەراندا ڕاستەوخۆ ئێمە لە ناو جەلسەی محکەمەی ئیتیحادی سەرۆکی دادگای فیدرالی بەوازحی و بەڕاستەوخۆ پرسیاری لە نوێنەری حکوومەتی عێراقی کرد گوتی ئەگەر حکوومەتی هەرێم ڕازی بوو ئێوە ڕاستەوخۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەدەن گوتی ئەمە نایدەین چکەوە کارێکی نادەستوریە کەواتە حکوومەتی عێراقی ئەگەر بە بیرشتان بێ تەنانەت پێش مانگونی وەگو بابزانم مقابلەیەکی سوودانی بڵاو بووە پێش بڕیاری تەوتینەکەی بووتی ئەمە بە هیچ شێوەیەک ئەمە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڕاستەوخۆ نادەین لەبەر ئەوەی نادەستوریە و ئەگەر ئەمە بیدەین کەواتە قواری هەرێمی کوردستان نامینێ ئەو مقابلەیە تەوان پێش بڕیارەکە بوو بەڵام دوای بڕیارەکە عێراق ئەوەیەکەوە دادگای فیدرالی هەر بڕیارێکیدا چی بە پەرلەمان چی بە حکوومەت تەنانەت سوڵتەی قەزاییەکانیش مەحاکمەکانیشیان پێوەپابند دەبن بۆیە ئەو کێشەیە لە لای عێراقەوە نەما ئێستا ئەوەی دانەوێت شێشە دروستکەن بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە چ زانیاری دەتوانین بڵین زانیاریەکان شەفاف نادەن چ لیستەکان تاخیر دەکەن ئەوە ئینشاڵڵا کاتیە و پێمان وایەکەوە ئەو ئیجراتانی کەمە مەگرتمانە بەر و ئینشاڵڵا بەرهەموو شتی ینی دەستکەوتی ڕاستەوخۆی بەرچاوی دەبێت لێ گرنگە ئەمە مەسلەی پرۆسەی تەوتین ئەو قۆناغانەیە کەوە حەزم کرد بەرچاوی ڕووی جەنابتان بی و ئێمە هەر لە دواشین بەڕاستی ئەو ئیشە ناڵن بە تەواوی بڕوە خاڵشتر زۆر گرنگە ئەوەیەکەوە مەسلەی سێ موچەکەیە بەداخەوە خەڵکەشی زۆر بەس تەنها لە بۆ لایک و کۆمنت سەرەتای سێ موچەکەی دەیانگوت ئەو سێ موچە دەدرێتەوە ئێمە ئاگدارین عێراق دەیدایتەوە شتیوە بەڕاستی ئێمە هەر لە سەرەتاوە گوتمان ئەو سێ موچە لە بینی ئەو دوو حکوومەتە فەودایە و حکوومەتی هەرێم دەڕێ ئەوە عایدی حکوومەتی عێراقە حکوومەتی عێراقیش دەرێ ئەمن مانگانە بەشە بودجەی خۆم دایتە حکوومەتی هەرێم ئەو نەیدایە کەواتە لەو ناوە ئەوان دەیانێت ئەو سێ موچە بفەوتێ ئێمە بەڕاستی دوو ئیجراعاتی قانونیمان کردی یەکەمیان سکاڵایەکمان لە دادگای فیدرالی
پێشکەش کردیە و هەفتەی ڕابردوو چوین ئەمە لە ڕێی ئەو سکاڵایە هەوڵ دەنکەوە ئەو سێ موسەفەوتایە بگەڕێتەوە بەڵکو بڕیارەشی لەسەر بدرێت ئەوە هەوڵێکە ئەو هەوڵانە بەڕاستی ئەمە نە دەوڵەتمان لە پشتە نە هێزی سەربازیمان هەیە نە تانک و تۆپ و تیارەمان هەیە نە چەکمان هەیە ئەمە ئەوی لە دەستمانە ئێستا هەوڵدانە و هەرچی وەسیلەیەکی قانونی و مەدەنی هەیە بیگرینە بەر لە بۆی کەوە ئەو دەستکەوت و مافانێکەوە خەڵکی هەرێمی کوردستانە بەدەستی بینەوە و باشترین ڕێگە ئێستا ڕێگەی قەزایە و باشترین قەزاش دەتوانین بڵین دەتوانین لە هەمووشیان سەریعتر و بڕیارەکانیشی زووتر جێبەجێ دەکرێت دادگای فیدرالیە ئەگەر ناتوانین لە قەزای تریش ڕێکاری تر بگرینە بەر ئەوە دەتوانین بڵێن شێوازی یەکەمی کەوە وەرگرتنەوەی ئەو سێ موسەیە شێوازی دووەمیش ئینشاڵڵا ئەمە هەر لە دوایینە بەڵام وەکو باسم کردی ئیشەکمان کردیە لە قۆناغی دووەمان تێپەڕاندیە بەڵکو لە قۆناغی سێم لەوانەیە بتوانین ئاشکرایکەین و ڕایگشتی ئاگدارکەینەوە لێ ئەو سێ موچەیە بەڕاستی ئەوەی هەبی هەردوو لە ئێستا ینی وایان لێکردوکەوە بخورێ و نەدرێتەوە فەرمانبەری هەرێمی کوردستان و هەردوو لا یەکتری تۆمەتبار دەکەنکەوە ئەو دەڵێ عایدی ئەوە و دەڵێ عایدی ئەوە ئەوەی کەەوە حقت هەیە کەەوە جارێ وەکو واقع نییە نایدرێ ئێمە ئینشاڵڵا ئەو لەو دوو ڕێگەیە هەوڵ دەدەینکەوە بەڵکو محاولێکە بگەڕێتەوە